بەڕاستی پێغەمبەر یەکێکە وەکو وتم لەو کەسە مەزانە کە لە مێژووە ینی دووبارە بوونەوەی نییە و ئێمەش وەکو کاکەی ئێمەش ڕێزی تایبەتیمان هەیە ڕێزی تابەتی هەیە لەلامان و هەندێک جار وەکو وتم زۆر جاری بەشداریەکەن لە بۆنەکانە وەک کەسێکە بەڕاستی پێ مسلمانە بێ شانازی پێوە بکات چونکە کەسێکی وا پێغەمبەری بووە کە ئەو پەیامانەی ئەو حەدیسانی ئەو هەبووە تاکو زمانی زۆری شەر هەر ڕنگدانەوە هەیە لەناو خەڵکا و پەیامی مرۆڤایەتی و پەیامنی ئاشتی و پێکەوە ژیان و برایەتی هەیە. پرسیارێکی جیاوازمێت تۆ ئەگەر لەسەر پێغەمبەری خوا سەڵلەڵاهو عەلەیهی وسەلەم گوێ لە دەنگە بێ تۆ چی پێڵێی؟ من پێڵێم ئەو پەیامی ئەو هەڵی گرتووە پەیامێکی پیرۆز بووە پەیامێکە کە پڕە لە مرۆڤایەتی پراپڕە لە پێکەوە ژیان و برایەتی.